نەمامگەکان کە ئەدرێ بکرێ بۆ ماوەی 5 ساڵە بەو مەرجانی ئێمە دیاریمان کردووە هەر جۆرە سەرپێچیەکە بێ لەو مەرجانی کە ئێمە دیاریمان کردووە ئەو گرێبەستە بە هەڵوەشاوە دانرێ خاڵێکی ترکە لە گرێبەستەکە ئێمە ئاماژەمان پێداوە دەبێت لە سەداسەدی ئەو کەسانی کە لە ناو نەمامگەکانە کارەکەن لە کەرتی تایبەت دەبێت کارمەندی خۆماڵی بێ و بەشێک لەوانە دەبێت دەرچووی کۆلێژەکان و پەیمانگا و ئامادەیەکانی کشتتوکاڵ بێ وەکو باسم کرد تەنها بۆ بەرهەمێنانی نەمامە بێ نابێت بۆ هیچ شێوازێکی تر ئەو نەمامگانە بەکار بێ و یەکێک لە خاڵەکان کە ئێمە لە گرێبەستەکە ئاماژەمان پێداوە ئەو نەمامگانە بەردەوام لەژێر سەرپەرشتی خۆماندا ئەبێ لە ڕێگەی بەرۆبەتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکان و لە ڕێگەی بەرۆبەتی دارستان و پاوانی پارێزگاکان و بۆ زانیاری ئێمە ژمارەیەک نەمامگەمان هەیە کە نەمامگەی سەرەکین بۆ نمونە نەمامگەی سەرچنار لە سلێمانی نەمامگەی ماڵتا لە پارێزگای دهۆک نەمامگەی ناوەندی لە پارێزگای هەولێر نەمامگەی کەلار لە گەرمیان نەمامگەی سیروان لە هەڵەبجە ئەم نەمامگانە کە نەمامگەی سەرەکین بە هیچ شوێ نادرێن بکرێت بەردەوامە بن لەسەر بەرهەمێنانی نەمامی دارستان ئێمە دەمانەوێت توانەکانی خۆمان کۆ بکەینەوە لە چەند نەمامگەیەکە نەک توانەکانمان پەرش و بڵاو بێ کە ئیمڕۆ تووشی کۆمەڵێ کێشە و گرفتی ئیداری بووین لە ڕووی دابینکردنی پاسەوان و کرێکار و شۆفێر و هەموو ئەم شتانە